دوو ڕۆژ لەمەوبەر لە یەکێک لە پرۆژەکانی نیشتە جێبوون لەم شاری هەولێرە گەنجێک لە کاتی کارکردن کەوتە خوارەوە و گیان لێ دەستدا. سندیکای کرێکارانیش دەڵێت ئاگامان لە هیچ نییە و کەسیش باسی نەکردووە. من ئەمڕۆ بە دۆداچوون بۆ ئەم باسە دەکەم و ڕاستی و دروستی هەواڵەکەتان بۆ ساغ دەکەمەوە. لەگەڵم بن. بە پێی زانیاریەکانی 1964 لە سەرچاوێکی تایبەت وەریگرتووە. سەرچاوەکە بەهۆی کارەکەیەوە ئاگاداری ڕووداوەکەی پێی وتین دوو ڕۆژ لەمەوبەر لە یەکێک لە پرۆژەکانی نیشتە جێبوون کە ناوی پرۆژەکە لای 1964 پارێزراوە. وتی کرێکارێکی گەنج کەوتۆتە خوارەوە و گیان لێ دەستداوە. سەرەتا ڕوومان لە پزیشکی داد کرد. سەرچاوێکی بەرپرس لەوێ پێی وتین ڕۆژی 10 مانگ تەرمی گەنجێکیان بۆ هێناوین کە لە یەکێک لە پرۆژەکانی نیشتە جێبوون کاری کردووە و لە کاتی کارکردن کەوتۆتە خوارەوە و گیان لێ دەستداوە. وەک ئەوەی باسی کرد گەنجەکە ناوی میمحا و تەمەنی 25 ساڵە و خەڵکی ئاکرەیە. هەردوای توێکاری بۆی تەرمەکەی ڕادستی کە سوکارەکەی کراوەتەوە. لای خۆیەوە حەسەن ڕەمەزان و تەبێژی سندیکای کرێکاران لقی هەولێر وێڕای بێ ئاگای خۆی لە ڕووداوەکە بە 1964 وت بە دۆداچوون بۆ ڕووداوەکە دەکەین. ئەگەر گرێبەستی هەبێت هەموو مافەکانی وەردەگرینەوە. 1964 زیاتر بە دۆداچوونی بۆ هەواڵەکە کرد و لەگەڵ شاخەوان سەعید وتەبێژی بەرگری شارستانی قسەی کرد. ئەو بە 1964 وت ئاگدار نەکراوێتەوە لە ڕووداوێکی لەم شێوەیە. بەڵام گوایە کەسێک لە بەرزکەرەوەیەکەوە کەوتۆتە خوارەوە و گیان لێ دەستداوە. بەڵام ئێمە ئاگدار نین. تا ئەم ساتە هیچ لایەنێکی فەرمی ئاگداری بابەتەکە نین یان نایەنەوێت زانیاری لەو بارەوە بدەن. هەر بۆیە بە مەیدانی سەردانی پرۆژەکەمان کرد. لەوێ لەگەڵ بەرپرسی بەشی خزمەتگوزاری پرۆژەکە قسەمان کرد. ئەوان وێڕای ئەوەی ڕێگەیان نەدا کامێرە و موبایل دەربکەین ئامادەش نەبوون هیچ زانیاریەک لەو بارەوە بدەن. بەوتەی ئەو بەرپرسەی کۆمپانیاکە ئاسایش وتوێتی هیچ زانیاریەک لەو بارەوە مەخەنە ڕوو. ئەمە ئەو زانیاریەیە کە ئاسایش ڕەتی دەکاتەوە و دەڵێت ئەم کەیسە پەیوەندی بە پۆلیسەوە هەیە نەک ئاسایش.